سەڵاتان لەبێت و بەیانیتان باش لە هەر کوێیەکن لەشتان ساغ بێت تەندروست بن و ئاسوودە بن. ئەم بەیانیە لەگەڵ بەیانی 24 بن کۆمەڵێک بابەتمان بۆتان ئامادە کردووە. بابەتەکان بێگومانم لەوەی بەدڵتانە بن. هەموو جۆرە بابەتێکمان هەیە ئەم بەیانیە کا پێشکەشی بینەرانی بەیانی 24 بکەین. با سەرەتاش لە کۆمەڵێک لەو بابەتانە دەست پێ بکەین کە چی و چین لە ناوڕۆکی پرۆگرامەکەمان بۆ کە ئاشنا بن بە دیار پرۆگرامەکەمان و دانیشن باچین بزانین چیمان هەیە ئەم بەیانیە. شێوەکارێک لە دهۆک بە بزمار و شوشە وێنەی کەسایەتەکان دەکێشێت و کاتێکیش کە بڵاویان دەکاتەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پێشوازێکی زۆری لێ ئەکرێت. ئەمە زۆمبیەکانن کە بە کارکتەری خوێناوی و شەڕ و دەستوەشێر ناسراون. چەند گەنجێکی بەهرەمەند بۆ یەکەم جار لە هەولێر نمایشێکی ترسناکەکەن. ئەمەش شەقامی غەزالیە. لە گوندی سەرگت لە پارێزگای هەڵەبجە ئاشی ئاو دووبارە وەک ساڵانی پێشوو کاری پێدەکرێت. جێگەی خۆشحاڵیە ئاشەکەم بە هێزێکی زۆری ئاو دەبێت کار بکات. لە بابەتە هونەرێکەمانەوە دەست پێ بکەین کە هاکار شێوەکارێکی گەنجی خەڵکی ئاکرەیە بەڵام ئەو لە دهۆک دانیشێت. جیاوازی ئەو لەگەڵ هاوشێوەکانی دیکەی لە کاری هونەری ئەوە یەکەم هاکار بە بزمار و شوشە وێنە ئەکێشێت. ئەو بەم شێوازە هونەریە وێنەی چەندین کەسایەتی ناوخۆ و جیهانیشی کێشاوە و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش دەنگدانەوەی بەلای بۆ لەهای خۆی ڕاکێشاوە خۆ دەنگدانەوەی هەبووە. ئێمەش لەم بابەت و لەم ڕاپۆرتە دەیخێنە بەردیدی ئێوەی بینەری بەست. از هکار مصطفی سلیم اش دویگ به سال 1992 اش باجار آکره نهال دوی که آکنجیمه کار من جی شوا کوریه تابلین کردواری فلکلور کردی از دوباره بینات کما و گلک سرانجام راد کشیدن بو هنر کردی در چوی پیموگا هنر جوانم هر وسط در توی کلیجا و نر جوانم باجار دهو که مخلاص کریه پشتی ما بورینا چند سال خواندنه ما فرزانی ام خو گالریا که هنری وکینه و کارن هنری تدا بکین و از او چندین حوال شواکار دنا و وی گالریه دا ام کارت کین و تابلو درست کین و هر وسط دیو دخوازیا خلقه کی کو دخوازی‌ها پتر سر تابلین کردوارینه ام وان تابلیا بوانا درست کن نهاجی ام تابلین کردواری بردام چیت کن بو خلق خو اف هنره جی پکت هنر انستالیشن چا تتا درست کردن بزمارا و هر وسط داوه شوازه که گرافیکی ما فیست دا در خستیه و به تکنیک او افکار وید خوزیدن سوالت هنری دا مدوید اسیه برفراب هم دنوا هنر شوا کاری دا همین چخو دا کار کم بونمونه سر شیشه و هر وسط بو سر عکسا وینه کابیتا دورخ گلک بورندی دا یعنی از کارن شوا کاریت کم و شوازن جیاواز اوه ایکش نمونه دیتره کد بجنه هنر سرجامی گلاسس آرت چاوت دا درست کردم اب چکوچی سر وی جامع 8 میلیمی و حرارتیه و هر واسه مدل ایلونیت نافدا که اف جامع دماتو تشکینی دا پر چاقیتوی یعنی بربالاوه نبن نافت یک دات مینتوه اف هنر جیش ولاتن بیانی گلک درست کرینه و امی جیشیان یعنی الکردستان وی شوازه درست کن دەستی هەکار خۆش بێ و نمونەی ئەو جۆرە گەنجانە کە پەرە بە بەهرەکەیان دەدەن و دەیانەوێت تایبەت دەرکەون هەر زۆر بێت.
بینە سەر بابەتێکی دیکە کە لە شەقامی غەزالی چی ڕوویداوە ئەویش ئەوە بوو کە زۆمبیەکان ڕژان لەسەر شەقامی غەزالی هەولێر کۆمەڵێک لە کچان و کوڕانی بەهرەمەند ئەوانەی کە توانای نواندنیان باشە لە هەولێر نمایشێکی ترسناکی زۆمبیان ئەنجامدا جا زۆمبیەکان کە بە کارکتەرێکی خوێناوی و شەڕ و دەستوەشێن ناسراون ئەو نمایشیان ئەنجامداوە گروپی زۆمبی زۆرن کە یەکەم جار لە سلێمانی ئەو نمایشە ئەنجامدرا و لە هەولێریش بۆ بینینی کاردانەوەی خەڵک سەبارەت بە زۆمبیەکان هەمان نمایشە ئەنجامدا. پرۆژەی زۆمبیزۆن لە سەرتاسەری عێراق یەکەم جار هەر گروپی خۆمان بوو لە سلێمانی کرا و ئێستا لە هەولێر دووبارەی دەکەینەوە وابزانم شتێکی زۆر زۆر نوێیە لە هەموو کوردستان بڵین یەکەم جارە شتێکی وا گەورە بکرێ وەک باسم کرد پێشتر کردومانە لە سلێمانی ئیتر فێستیڤاڵەکەمان لە یەکینەوە دەست پێ دەکە چەند ڕۆژێک بەردەوام دەبێت بەڵام ئەگەر بێت و خەڵک زۆر داواکاری لەسەر بێ ئەوە درێژتری دەکەینەوە زۆمبیەکان خەڵکی هەولێر و سلێمانی و بڵین هەموو شارەکانی کوردستانی تێدایە ئیتر چیەکەن ئەم شەو ئێمە هاتوین ئێرە وەکو بڵین ناساندنێک بە خەڵک بیناسیێنین و بە تایبەتی پرۆژەکەی خۆمان زۆربەیان بڵین بەشی شانۆیان خوێندەوە تەلەبەی شانۆنە ئێستاکەش ئەوە لە یەکەم پرۆڤە دەرکەوتۆ کە هەمویان شارەزای ئەویان تێدایە بۆ هیوایەکان بابەتشتان بەدڵ بوو بێت جا دابینە سەر بابەتێکی دیکە کە ئەم بەیانیە لەگەڵ میوانی تایبەت بە خۆی گفتوگۆی لەسەر ئەەکەم ئەویش ئەوەیە کە با بینە سەر بواری ڕاگەیاندن و ڕۆژنامەوانی بەڵام بە شێوەیەکی جیاواز هەرچەندە بەشێکی زۆر لە کار ڕۆژنامەوانیەکان بە کەلوپەلی تایبەت بە ڕۆژنامەوانیەوە ئەنجامدرێت ئەوەی لەناو ئەم کارە بێت پاشتر ئەوە ئەزانێت بەڵام ئێستا مۆبایلیش بۆ تا یاخود بە مۆبایل ئەو کارە ئەکرێت و مۆبایل جۆرنالیست یاخود ڕۆژنامەوانی بە مۆبایل بۆتە گرنگی و پێویستی ئەم بوارە بە جۆرێک کاری هەواڵناردن یاخود کاری ڤیددیۆ پێگرتنی پێ ئەکرێت هەندێک جاریش چەند کارێکی ڕۆژنامەوانی پێ ئەنجام دەدرێت جا دەمانوێت ئەم بەیانیە زیاتر سەرنج بخێنە سەرەوەی کە ئامێرە زیرەکەکان تا چەندە توانیمیانە وەکو ئامێرەکانی دیکەی ڕۆژنامەوانی بەکار بهێنرێن تا چەندە باوەڕ پێکراوە ئەو گرتە ڤیددیۆیانە یاخود ئەو کارە مۆبایل جۆرنالیستیە کە ئەکرێت وەکو سەرچاوێکی هەواڵ وەربگیرێت یاخود تا چەندە ئەکرێت پەرێشی پێ بدێت ئایا ڕۆژێک دێت کە ئیدی من لە بەردەمی شاشەیەکی تیڤ نەبم و قسە بکەم لە بری ئەوە هەموو کەسێک لەناو مۆبایلەکەیەوە بەبێ کە لە بەرامبەر تەلەڤیزیۆنێکدا بنیشێت ئەوە مۆبایلەکەی بەدەستەوە بێت لەوێ هەموو ئاگاداری هەموو شتێک بێت با بەگشتی باسێکی ئەمە بکەین ئەوە لەگەڵ دکتۆر ئەکرەم فەرەیدون مامۆستای زانکۆ گفتوگۆ لەبارەی ڕۆڵی ئامێرە زیرەکەکان وە گواستنەوەی ڕووداوەکانەکەی بەخێر هاتی زۆر سپاس سپاسەکەم دکتۆر لە سەرەتا کەمێک پێشەکێکمان لەسەرەوە باس کرد سەمان لەسەر بەست تا چەندە ئێستا توانیوێتی مۆبایل یاخود ئامێرە زیرەکەکان بە تایبەتی با بڵین مۆبایل چونکە ئێمە بەردەوام ئایپادێکمان پێ نییە تاوەکو وێنەی پێ بگرین تیا بنووسینەوەش بۆ کاتێکی کات بەسەربردنە یاخود منداڵێک بەدەستێتی یاخود خۆمان بۆ فسەیکردنی فیلمێکە شاشەکە گەورەترە بەس بەگشتی بابی لەسەر باسی مۆبایل تا چەندە مۆبایل ئەتوانێت وەکو ئامریکی دیکەی ڕۆژنامەوانی بەکار بهێنرێت یاخود شتێک هەیە پێ بڵێ مۆبایل جۆرنالیست سەرتا سوپاس دەکەم طبعا لە ڕاگەاندن ئێمە خود زانی ڕاگەاندن ئێمە بینراومانە بیستراومانێ خوێنراومانە هەر یەکی لەوانە کاریگەری خۆی هەبووە لە سەردەمانی پێشووە بەڵام کە ئێستا سەردەمێکی نوێیە ئەو سەردەمە نوێ پێویستی بە هەندێک گۆڕانکاری ئەو گۆڕانکاریانی کە پێشتر نەبوو ئەبێ ئێستا وردەوردەتر هەنگاوی بۆ بندێ ئەو هەنگاوانش کێسن راوێک لەوانی کە هەنگاوێکی نوێ تازەیە بۆ ئیشی کاروباری ڕۆژنامەوانی ئەوەیە کە دەبێت مۆبایلێت دەبێت مۆبایل زیرەکانی کە هەن هاتوونەتە ناوکایەکی ئەلامیەوە ئەمانیش بتێوە نەتەوێ ڕۆڵێکی زۆر باشان گێڕاو لە بەرەو پێشنی کاری ڕاگەاندندا وای لێ کردووە کە هەر ناتوانانی هیچ هەنگاوێک بنی هیچ هەنگاوێکی نەک ڕاگەاندنی ڕۆژنامەوانی نەک ئەوە هیچ کایەکی ژیانە دەوەستی ئەگەر بەبێ ئامێرە زیرەکانە بخیتە ئەولا بۆیە ڕاگەاندنیش بەدەر نەبووە لەو پێشکەوتنە بۆیە لە بوونی ئەو ئامێرانە وای کرد کە ڕاگەاندن ئیتر هەنگاوەکانی سریعتر بێ
باشتر بێ و جوانتر بێ باشتر بگات لە ناوچەکان ببەزێنێ بەڕاستی ئەمە بوونێکی زۆر سنوور نهێڵێ سنووری نهێش یعنی ئەگەر ساڵانی کە وایە ساڵانی پێشووتێرە وایە تا پێیان نێری بنێری بۆ فلانە شوێن بچین نەخێر ئێستا وای کرد کە ئیتر وای کرد کە هاوڵاتی ڕۆژنامەوانی دروست بێ ڕێن ڕۆژنامنووسی هاوڵاتی دروست بێ ئەوش بۆی چی هەمی بەوەی ئەو ئامێرە زیرەکان کا بووە لە شوێنێکا کە حادیسێک ڕوویا کاریسێک ڕوویا شتێک دروستە بێ وای کردە پێویست ناکات تۆیکی ڕۆژنامەوان لەبێ سەرکی بەوەی ئەو ئامرانەوە یەکسەر ڕاستە و خۆشتەکەت بەدەستەکە ڕاستە خۆ ئەو کارسێ ئەو حادیسێ ئەو باشە دکتۆر ئەکرەم ئەگەر وا بێت هەر کەسێک هەستێ و بتوانێت کاری ڕۆژنامەوانێک بکات ئەو کاتە تیۆرەکانی ڕۆژنامەوانی مەتریاڵەکانی ڕۆژنامەوانی ناچێتە ژێر پرسیارەوە چونکە هەر کارێک ئەگەر کەسێک بیەوێ بە پوختەی ئەنجامیدات ئەبێ پسپۆڕایەتی تیا هەبێت بۆی کە باشترینەکان بکەنێت جا بە تایبەتی گاندنی هەواڵێک ڕەنگە سترێس بۆ خەڵک دروست بکات ڕەنگە چاواشەکاری تیابێت بە دوچوونێکی ئەبێ هەبێت چاودێریکی لەسەر بێت ئەمە چاودێری ئەو شتانە ناهێڵێت طبعا وەکو باسم کرد ئامێری زیرەک بەدەست خەڵکەوەیە بەدەست هاوڵاتیەوە ئەو هاوڵەتیە هەندێک شتیتیا هەندێک کایەکی ئەوەی تیا کە ئەو ئامێرە بەکاربێنێ بەڵام پیشە ڕۆژناوانێکە سەر دەستگاکە لەو دەستگا توانێ سانسۆری بخەتە سەر ئەو ئیشە ئەو گرتە ڤیددیوەیە ئەو تەلەفۆن ئەو هەرشیە بێ تا چەندێک ئەمە کاریگەریە کات سەر لانی دەرونی خەڵکی لاین دەرونی جەماوەرەکی لاین دەرونی ئەو شوێنی کە پەخشی ئەگاتێ دەکرێت کەناڵەکە ئەو ئیشە بکات هاوڵاتی ئیشی خۆیەکە هاوڵاتی ئەو گرتە ڤیددیۆی دەنێرێ هاوڵاتی لە شوێنێکە حادسێک ڕوویە کارسەیەک بۆ دوو ئۆتۆمبیل بەریە کەوتنیان کرد ئینەکە لێنێ ڤیددیۆکە بەڵام ئەو ڤیددیۆ ئایا تا چەندێک ئیتیکی ڕۆژناوانی تایە تا چەندێک ئیشی لەسەر ئەکرێ ئەو بەس گرتە ڤیددیۆکە دەنێرێ دوجار لە کەناڵەکە دەگری هەندی سانسۆرە بێت بەسمێگە لە کەناڵێکەوە نەبێت ئەگەر لە تۆڕێکی کۆمەڵایەتی بێت کۆمەڵک خەڵک تۆڕێکی کۆمەڵاتی بەڕێوە ئەبن پیجێک بەڕێوە ئەبن لەوێ بۆ ئەو کارە لیریا ئێمە کێشەیەکمانێ حقیقەت لە هەرمی کوردستان ئێمە یاسای ڕۆژنامەوانیمان ئەو یاسایە تەبەن تەنها بۆ مەطبوعاتە مع الأسف ئەو یاسایی کە بۆ مەطبوعاتە دەکرێ یعنی هەموار بکرێتەوە چکە سپیسەکانی ڤیددیۆ سپیسەکانی تەلەڤزیۆن و سوۆشال میدیۆ ئەمانی تیانە کە تیان نەبوو خەڵکیەکە تر ئەڕوات بە ئارزوی خۆشت بڵاو کاتە بەڵام ئەگەر هەموار بکرێتەوە ڕێگەیەکیان چەند قانونێک دابنرێ لەنا ئەو یاسایە چەند بەرگەیەک دابنرێ ئەو کاتە خەڵکیش تۆزێ ئیتیکێکیەتەوە تۆزێک ئاهێک بەبەری خەڵک و دەرونی خەڵکایەتەوە چونکە لە هەرێمی کوردستانە باسم کرد خەڵک شدەنێرێ شت بڵاوە کاتۆش ئەگەر لە حاڵەتێکە زانرا تەشیر کراوە لە حاڵەتێکە زانرا ئەمە شترا بە یاسای عقوبەدانی سزادانی عراقی عقوبە دەدرێ کە ئەمەش خراپە بۆیە دەکرێت لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستانە ببێن ئەو یاسای هەموار بکەنەوە بۆی ئەو سپیسانەی کە هەیە ئێستا بڵیت و نەڵیت ئێمە بێ لەگەڵ ئەو ئامێرە زیرەکانە تێکەڵ بووین و تێکەڵتریش ئەوین زیاتریش و بەرنامی زیاتریشمان بۆیێت ئەو بەرنامانەی کە لە ناو کۆمپیوتەرات تا دەستکاری ڤیددیۆیی و دەستکاری سوورە دەکرێت وێنەکان دەکرێت یانی تێکەڵ بووین لەگەڵیانە بۆیە ناکرێ ئیتر بوەستین لێرە باش دکتۆر ئەگەر من هەڵە نەبم جەنابەت کتێبێکت هەیە لەسەر ڕاگەاندن من 5 کتێبم نەکتێبێک مەبەستە ئەو کتێبێکە لەسەر ڕاگەاندن و کە لە سەرەتاکەی باسی مۆبایل و ئامێرە زیرەکەکان ئەکەیت لەوێ چۆن ئاماژەت بە مۆبایل و ئامێرە زیرەکەکان کردەوە بە شێوەیەکە یارمەتی دەرە یاخود بە شێوەیەکە کاری ڕۆژنامەوانی تا ڕادەیەک گۆڕانکاری بەسەر هەموو شتە نوێیەکان دووسەرە ئاگادار بە ینی بەکارهێنانەکە ئەکێت سەر ئەو کەسی کە بەکاری دێنێ بەکارێنە ئایا بەلاین باشا بەکارێنیان بەلانی پێشەوانەکە دەرینێ بۆیە تا ڕادێکی زۆر باش ئامێرە زیرەکان خزمەتی ڕاگەاندنیان کردووە و بوونەتەوە کاری بۆ بەرەو پێشتن و پێشبردننی کای ڕاگەاندن لە هەرێمی کوردستانیش ئەمە ڕەنگی داوەتەوە ینی ساڵانی پێشوو نەمانەتوان هیچ شتێ بکەین بۆستا بووین جامبیت بوون دەکرا ینی هەموو شتێک ئەبێت لە شوێنێکی ترەوە لە کەناڵێکی ترە وەرگین نەخێر ئێستا شوێن نزیکەکانمان شوێنەکانمان کاتەکان هەمووی بۆ نزیک بوویەوە لە خێرایی شابێگومان بەڵێ خێرایەکی وای کرد ئێستا وەکو پێم وتیەتر ئەوە نەما بڵی هەموو عالم لە خانوویەکان نەخێر ئێستا هەموو عالم لە ناو مۆبایلەکە تا لە بۆ مۆبایلەتوانی شتەکان بگوازی شتەکان بنێری لە ماوەی چرکە بە چرکە بە فرێمەکان توانی شەکانی خۆت بکەیت باش ئەتوانین دەستەواژەی
هاوڵاتی ڕۆژنامە نووس بەکاربێنین بڵین هاوڵاتیان ئەتوانن ڕۆژنامەوان بن ڕۆژنامە نووس بن بۆ ئەمریکا بەدەستیانەوەیە ئێستا حقیقت ئەوە لە 100% پەخش بووە بڵاو بووەتە لە ناو خەڵکیە خاصن لە هەرێمی کوردستان ئێستا هەموو هاوڵاتی ڕۆژنامە نووسە یعنی پێویستی نەکردو ئێستا لە شوێنێک حادثێک ڕوویا ئێمە مەرجنیە و کەناڵە پامنێری لێبێ مەرجنیە پامنێریش بنێری سەرەکی هەموو کەسێک هاوڵاتیەک دوور هاوڵاتی ڕۆژنامە نووس دروست بووە بۆی ئەو ئامێرانەوە دەتوانێت پەخش شتەکان بۆ بنێرێ گرتە ڤیدیۆکەت بن بەڵام دوجارێکێتە سەر کەناڵەکە ئەو کەناڵە دەبێ سانسۆرێک لە ڕووی ئیتیکە و ئەمە شیاو بۆ بڵاوکردنەوە یانە ئایا کاریگەری کات سەر دەمە دەرونی جەماوەرەکەی چکە لە دەستدانی ئەو جەماوەرە هی ئەو کەناڵە بە سادەی نایەتەوە ناکرێتەوە یەکسەر هەر گرتێکت بۆ ڕاستە خۆ بیگوازیتەوە چەندین هەڵە ڕوویاوە لە کەناڵەکانی ڕاگەاندن ناخۆت لەوە چ بزانی بۆی ڕاستە و خۆبوونیانە بۆی ئەوەی کە هەر شتێکە بۆی سانسۆریکە نەخست سەر ئەو بابەتە ئەو هەواڵە ئەو گرتە ڤیدیۆ ڕۆیشتەوە دوجار بۆتە سەر یعنی تێبینی و ڕخنی جەماوەرەکەی باشە تا چەند ئەبێ هاوڵاتی هۆشیار بێت لەوەی کە گرتەیەکی ڤیددیۆی ئەگرێت خۆی لەلای خۆی ئەگەر حەزی بەکارەکە هەیە بیر لەوە بکات تا چەندەمە کاریگەری لەسەر دەرونی هاوڵاتیانی دیکە ئەکات تا چەندەمە ئەبێتە هۆی چاواشەکاری هەموو شتێک لە خۆتۆ دەست پێ بکە ئایا تا ئەو گرتە ڤیددیۆ تەسیرەکات سەر خۆت ئەگەر تەسیرکەتە سەر خۆت ئایا تەسیر تا چەندێک تەسیرەکە ئایا لە ڕێژەی ڕیزبەندێکی تا 90 یا دەیە ئایا تەسیرەکات سەر خێزانەکە تەسیرەکات سەر مناڵەکانت ئەگەر تەسیری کردە سەر ئەمە ئەو دوجار خەڵکی تریش وەکو من و تۆیە هاوڵاتیە ئەوش ژنە کچە مناڵەش ناکری وە نییە کەواتە با ئێمە لەو گرتە ڤیددیۆی کە ئەیگرین یەکسەر ڕاستە خۆ بڵاوی نەکەینەوە یەکسەر ڕاستە خۆ لە پەیجەکەی خۆمانە ڕاستە خۆ لە سوۆشیال میدیا بڵاوی نەکەینەوە باس سانسۆرێکیش خۆ بێ لە ناخی خۆمانە لە مێشی خۆمانە بۆی بزانین ئایا ئەمە چەندێک قازانج بە کوردستان کۆمەڵگا هاوڵاتی بوونی ئێمە دەکات دوجار بڵین بەڵێ یەک کلیک بکەین و بڵاو بێتەوە باش بابین لە ڕۆیەکی دیکەوە باسی ئەو هاوڵاتیانە بکەین کە بینەری ئەو گرتە ڤیددیۆیە ئەو هەواڵە ئەبن کە لە ڕێی مۆبایلێکەوە بۆ نمونە لەلایەن کەسەکەەوە بۆ خۆیڵە پشڕاستم کردوەوە دایانێت تا چەنە هاوڵاتی ئاسایی ئەبێ پشت بەو جۆرە سەرچاوانە ببەستێ طبعا بەس لە لای ئێمە ئەم شتە نییە لە وڵاتان وەکوتم یاسایەک هەیە ئەو یاسایە ڕێخستنەوەیکی کردووە دوجار ئەگەر گرتە ڤیددیۆ بێت لە کەناڵێکە ڕوو بدات پەخش و بڵاوی کاتەوە لە کەناڵەکە لێ نووسێژ زایدنەوە زایدنەوە نەوتەنا بۆوانە بەڵام ئەگەر سوۆشیال میدیاکانی هەرێمی کوردستان سێرەکی بەڕاست و چەپا بڵاو دەکاتەوە ئەو گرتە ڤیددیۆ بڵاو دەکات بەڵام هاوڵاتی ئیتر ناکرێتەوە بە هەموو شتێک بڵێ ئامین بە هەموو شایەتمان بە هەموو گرتێک بێنی شایەتمان بە هەموو سەڵتێک بێنی نەخێر با تۆش سانسۆرێکە دەبێ ئایا تۆ ئەمە باشە یەکسەر شوێنێکی تو بڵاویکەیتەوە لە چرکە ساتێکا سێرەکی گرتە ڤیددیۆک لە هەموو کوردستانە بڵاو بێتەوە لە خانەقینەوە بۆ زاخۆ ناکرێت با سانسۆرێکە بێت لای خۆم ئایا تا چەندی من ڕێپێدراوم ئەمە بڵاوکەم من چەندێک من هاوڕێم هەیە لەو پەیجەما ئەرە هەمووی ئەوەی من دەبینن باشە دکتۆر ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە لێرە بتمانە کەمە بێتەوە ئەگەر وابێ چونکە زۆر جار ئەبینین کەسێک گرتێکی ڤیددیۆیی بڵاو دەکاتەوە بە جۆرە ئێستا دەستکاری ئەکرێت و مونتاژ ئەکرێت تەنانەت جوڵەشی لەگەڵ ئەگە جاران خەڵک لەوە ئەترسایی و بەس وێنەیە و دەستکاریەکی کرێت بە فۆتۆشۆپ ئێستا تەنانەت وێنەش دەستکاری دەکرێت تەنانەت دەنگیش دەستکاری دەکرێت هەمووی دروست دەکرێت و ساختە ئەکرێت ئەمە تا چەند وا ئەکات خەڵک ئیتر متمانە و باوەڕی نەمێنێت بە هەر هەواڵێکە هەبێت طبعا باسی هەندێک شتراکەین لە ئێمە پەیجی ڕسمیمان هەیە ینی لە سوۆشیال میدیا بێ کەناڵی فەرمیمان هەیە ئەگەر کەناڵێکی ڕاگەاندن بێ بەدەر لەمانە خەڵکی تریش دروست بوون ئایا ئەمانە هیچ ناوێکیانێ هیچ ناونیشانێکیانە هیچ بارێگایەکیانی هیچ شوێنێکیانێ نەخێنیانە دوجار بەڕاست و چە باشت بڵاوەکەنەوە بەبستم کاریگەری باوەڕە لەسەر کۆمەڵگا بەڵێ ئەگەر ئەمانە بوو سێرەکی ئەبێ کۆمەلگا نیشانی استیفام و نیشانی دابنی لەسەر ئەو پەیجانە لەسەر ئەو کەناڵان ئەم کەناڵێکی ئایا فەرمیە نەخێر فەرمی نەبووە کە فەرمی نەبوو دوجار ئەبێ گومان لەوە بێ ئەو شتێک کە بڵاویکەن و لە 100% ڕاز نەبێ لە 100% جوان نەبێ لە 100% دەستکاری احتیمالە کرابێ چونکە بۆی بینەران بزانن لەو ئیشێکی ئێستا باسێکم هەندێک بەرنامەمان بۆ هاتووە حتا سەوت و سوورەکانیش دەستکاریەکرێ سەوت و سوورە تۆ وەرە با من تۆ 2 دقیقە قسەم بۆ بکە هەر 2 دقیقە من تۆ ئێستا کە وتوبێژ و توێژێکی ئاتیادیەکەین من حرف ئەو شتەی تۆ قەتعەکەم و ئەیلکێنمە دەمجیەکەم تۆ دوجار بە پێچەوانەکەی
شتێکی شتێکی تر ئەڵی کاکە ئەمە خۆت نیت باخۆتی بەڵام دوجار وە نەبووە من ئەوم نەوتۆ بۆیە با هەوڵاتی جەماوەر کۆمەڵگە باوەڕ بە هەندێشت نەکە هەر یەکسەر شتێک لە پێیجێکا بڵاو بۆ یەکسەر لە 100% ئەمە ڕاستە خۆی بوو کاکە خۆی بوو مزدەمیە جوڵان نەخێن دەم جوڵانە ئەو بەرنامجانێک کە لە ئێستا هەندێک بەرنامجی تایبەتمان بواتوە مەعلەسەف ئێمە ئەلفوبێک لەو بەرنامجانە کە ئەزانە یەکسەریەتە سەر کۆمپیوتەرەکی و دەستکاریکردنی ئەو شتانەی کە چەندین توێ توندوتویژی چەندیشە دروست بووە لە هەرێمی کوردستان بۆی ئەو بەرنامجانێکە بەرنامجێکن کە ناکرێ هەندێک هەرزە و هەندێک گەنج دەستکاریکردێکی ئەلفوبێکی لێزان هەڵەسن بە دەستکاریکردن و پەخشێکسە پەخش و بڵاوکردنەوەی کە بڵاوشی کردە ئەو یەکسەر ئەو شێرەکە و شتەکان هەسێرکی لە چرکە ساتێکا لە هەموو کوردستانە بڵاو بووە بۆیە هەندێک بەرنامجانێک کە هەن هاتوون خەڵکی بەدەستیانە بەرنامجە خەتەرەکان بەڕاستی جێگەیان ئەوەی کە ناکرێ هەموو کەسێک بەدەستیەوەی بەڵام مەعلەسە بەدەستیانەوەی و کە ئیشی خرا بۆیە هاوڵاتی دەکرێت متمانی بە هەندێشت نەبێت متمانی بەو پەیج و شتە ناڵانەی کە هەبوو بێ ناوانە بێ ناونیشانانە بێ بارەگانە بێ شتانە نەبێت ئەگەر لە پەیجێکی ڕسمی فلانە دەستگا بڵاو بێت و ئینجاوەز ئەو پیجی ئەو کەناڵە ڕسمیە ئەو فەرمی بە شێوازی فەرمی سانسۆری خات سەر شتی ینی بە چەندتیر فیلتەرا دەڕات جا بڵاوەکرێتەوە بەڵێ بەو هیوایی کە ئەوەندە هەم خەڵک هۆشیار بێت و هەمیش پیرۆزی کارەکان هەر کەسە بۆ پسپۆڕایەتی خۆی بپارێزرێت پیرۆزەکانی بپارێزێت چۆنڵە نان بۆ نانەوە و گۆشت بۆ قەساب لە کوردەواری خۆمانەوە قسەمان هەیە بە هەمان شێوەش هەر پیشەیەک کەسی تایبەتمەندی خۆی ئەنجامی بدات دروستە هاوڵاتی بتوانێت یارمەتی دەری کەناڵە ڕاگەاندنەکان بێ بەڵام هەڵی ئەوە بدات جگە لە کەناڵی ڕاگەاند چکە زۆر کەناڵی ڕاگەاندنە هەمویان چاوەڕوان زۆر جاریش لە پەیجەکانە داوای ئەوەکەین کە ئەگەر هەر ڕووداوێک هەیە گرتەیەکی ڤیددیۆیی هەیە باوەڕ پێکراوە بۆمانی بنێرن ئێمە پشتڕاستیەکەین و ئەگەر دروستە ئەوە بە هەمان شێوە پیرۆزی کارەکان ڕابگیرە سوپاسی جەناب دەکەین دکتۆر ئەکرەم فەرید و مامۆستای زانکۆ کە ئەم بەیانیە لەگەڵ ئێمە بوویت وا سەبارەت بە کاریگەری ڕۆڵی ئامێرە زیرەکەکان لە گواستنەوەی بۆ ناو کۆمەڵگە گفتوگۆمان کرد سپاس زۆر سپاس بڕیاردان هەنگاوێکی چارەنووس سازە جا هەندێک جار مرۆڤ خاتە ڕاڕایی و هەندێک جار ئەی خاتە گومانەوە ناتوانێت بە بێگەڕانەوە بۆ هاوڕێ و نزیکەکانی کەسێک کە زۆر لی نزیکە ڕاوێژی پێنەکات خۆی یەکلایی بکاتەوە بە پێی لێکۆڵینەوەکان بڕیاردان خۆی دەبینێتەوە لە سێ شێواز کە پشت بە کاتە بەستێت لەوانە بڕیاردانی خێرا بڕیاردانی لۆژیکی و بڕیاردانێک کە بە بڕیاردانێکی ڕاوێژکردنی ناو دەبرێت بەشێکی زۆری هاوڵاتیانیش زیاتر پشت بە ڕاوێژی کەسانی دیکە دەبەست بەم بابەتە ببینی دێمەوڵات لەبەر خێزانەکەی بڕیاریدا کە پەروەردەی تایبەت بخوێنێت هاوکات پەشیمانە لەوەی لە کاتی گونجاودانەی توانیوە بڕیاری لۆژیکی بدات ڕاستیم بڕیاری ماڵەوە بوو بەڵام لە دوایە خۆم بەشەکەم خۆشویست پێشتر هەلی ئەوم بۆ ڕەخسا کە بزنس ئایتی بخوێنم وەکو دەورات دوام خست لە ئێستای خوێنم بە پێی لێکۆڵینەوەکان بڕیاردان خۆی دەبینێتەوە لە سێ شێواز کە پشت بە کات دەبەستێت لەوانە بڕیاردانی خێرا بڕیاری لۆژیکی بڕیاردان بە ڕاوێژکردن هاوڵاتیانیش زیاتر پشت بە ڕاوێژی کەسانی دیکە دەبەستن ئەبێت تەحمل بێت وەزێک بزانین چیەکەی چی ناکەی بڕیارە دەم هینەکە بە دراوسەکان جارێ برا و کەس و کارەکە سوالەکە بزانین شوێن ئەم جارە بڕیارە توێژرانی کۆمەڵایەتی جەخت لەوە دەکەنەوە باشترین جۆری بڕیاردان بڕیارێکە کە بەرژەوەندی خۆت و خەڵکیش لە بەرچاو بگریت ئەبێ تەنیا بە بابەتە سۆزداریەکە یان لایەنە سۆزدارەکە بیر نەکەینەوە عقل زۆر گرنگە بەکار بێنین یعنی منطق ببینین لە بابەتی بڕیاردانەکەیە ببینیم زانین ئەو بڕیارە داهاتوەکەی چۆنە باش ئەبێ بۆ ئێمە یاننا پەیوەندی هەیە بەوەی کە چەندێک بە زەرەری خۆت یان ئەوانی دەوروبەرتە بەپێی راپۆرتێکی زانکۆی هاروارد دەبێت باشترین بڕیاردان لەسەر بەرزترین ئاستی تێگەیشتن لە دەرەنجام ئەنجام بدرێت لە بارودۆخێکدا بێت تەواو جێگیر و ئارام بیت و کاتی گونجای پێ ببەخشیت
توێژەران ئامۆژگاریمان دەکەن بە تایبەتی لە کاتی تووڕەبووندا بڕیار نەدەین چونکە ئەو بڕیارانەی لە کاتی تووڕەبووندا دەدرێت زۆربیان پەشیمانی لە دوادێت هەروەها باشترە پێش بڕیاردان ڕاوێژ بە کەسانی پسپۆر بکەین لەو بارەی کە دەمانەوێت بڕیارێکی لەبارەوە بدەین بۆ ئەوەی دواتر پەشیمان نەبینەوە. میان بارزان کوردستان 24 سلێمانی. ئەوەی ئامانجەکانی ئێمە دیاریەکات ئەوەی کە دوا ڕۆژی ئێمە دیاری دەکات و ئەوەی کە ئاوات و ئارەزووە لە ناخی هەر یەکێک لە ئێمە دەمانەوێت پێی بگەین بە بڕیاردان دێتە ئاراوە. جا ئەم بەیانێ دەمانوێت زیاتر سەبارەت بە بڕیاردان قسە بکەین و لەگەڵ ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی کە پسپۆڕاتی تایبەتیان هەیە لەوەی کە ئایا کەسەکان چۆن بڕیار بدەن ئەویش لێر عومەر لە ئستۆدیۆی سلێمانیەوە لەگەڵمان ئەبێت سەبارەت بە هێزی بڕیاردان و هەنگاوەکانی سەرکەوتن گفتوگۆکەین. بەیانیت باش کاکدلێر هیوادارم کە بەیانێکی پڕوزەت دەست پێ کرد بێ پێش هەموو شتێ با بزانین بڕیاردان بە چی ئەوترێت. بەیانی ئەوەش باش سڵاو لە هەموو بینەران تاوان بڕیاردان وەکو پێناسەکەی بەم شێوەیە بەکارهێنانی ویستی ئینسانە بۆ یەکلاییکردنەوەی ئەو بابەتانی کە زیاتر لە بژاردەیەکیان هەیە بۆ گەیشتن بە ئامانجێک. تاوان بڕیاردان سیفەتێکی مرۆڤە ئەبێ لە مرۆڤ هەبێ لەبەرەوەی بڕیاردان بەشێکی گرنگی ژیانی ئێمەیە ئەوەی کە تا ئێستا گەیشتون بەم شوێنەی ئێستامان هی بڕیارەکانی پێشومانە لە داهاتووشە کە ئەگەین بە شتێکی بڕیارەکانی ئێستامانە کەواتە بڕیاردان بەشێکی گرنگە لە ژیانی ئێمە سیفەتێکە لە هەموو مرۆڤێکە هەیە. باشە کاکدلێر ئەتوانین بە واتایەکی تر کەمێڕوونی بکەینەوە بڵین بڕیاردان ئەوەیە کە چەند هەڵبژاردەیەکت لە بەردەما یاخود نا بڕیاردان ئەوەیە کە یەکێک لەو هەڵبژاردانە هەڵبژێریت. طبعاً یەکێک لەو هەڵبژاردانەی کە هێتە بەردەستە هەڵبژێری ئەزانی چۆنە بڕیاردان بە دوو شێواز بۆ ئێمە هەیە یان دەست پێشخەریکی ئێمەیە لە پلان و بەرنامی ژیانمانە خۆمان دیاریەکەین بڕیارە دەین ئەم شتە بکەین باشە بۆ داهاتوو. باش جۆرێکی تر ئەوەیە کۆمەڵی ڕوودا و پێشاتێتە پێشەوە بۆ ئێمە ئەبێ کتوپڕ بڕیار بدەین لەسەر ئەو بابەتانە یعنی پێشتر خۆمان ئابوو ئامادە نەکردووە بەڵام لێرە ئابێ گونجاوترین بڕیار بین لە ماوەیەکی کەمە. جۆری پێشووتر کە باسمان کرد پێشتر ڕەنگە مانگێ بیری لێ بکەینەوە هەفتەیە بیری لێ بکەینەوە ئەوە دەست پێشخەری خۆمانە لە ناو ئامانچەکەمانە جێیەکەینەوە لە ناو پلانەکەمانە جێیەکەینەوە. باشە هەنگاوەکانی بڕیاردان چین ئەگەر بمانەوێت بڕیارێکی دروست بدەین هەندێک جار ناچارین بڕیارەکە ئەزانین بەدڵی ئێمە نییە بەڵام هەر دەبێ بڕیار لەسەر بابەتەکە بدەین هەنگاونان بۆ ئەو جۆرە بڕیارانە چین؟ طبعاً ئەوانەی کە لەسەر ئەم پرسە قسەیان کردووە هەندێکیان بە 5 هەنگاو هەندێکیان بە 7 هەنگاو ئێمە لێرە 3 هەنگاوی سەرەکی باسەکەین. یەکەم بوونی ڕوئیا و ئامانج لە ژیانە وا ئاکا کە ئێمە بڕیارەکانمان ئاسانتر بۆ بدرێ و دروستتر بن. ڕوئیا گەورەترە لە ئامانج بۆ ئەوەی بینەرانی شتێ بگەن زۆر بە ئاسانی. ڕوئیا ئەوەیە کە تۆ هەموو تەمەنی خۆت ئەی بەچی سبەینی لە پاڵ ناوەکەتا خەڵکی چیان بیرکەوێتەوە چۆن ئێمە ئێستا هەڵین ئەدیسۆن یەکسەر کارەبا ڕووناکی بە مێشکمانایەت ئەوە ڕوئایە ئایا ڕوئیاکەوێ ببێ نووسەرێکی گەورە یاخود ڕاگەیان کارێکی پرۆفیشناڵ یاخود چیرۆکنووسێکی بەناوبانگ یاخود سیاسەیەکی بەهێز ئەمانە هەمووی ڕوئیای ئەو تاکە کەسەیە. ئامانجەکانیش کە لە ژیانە هەیەتی خزمەت بەم ڕوئیای ئەم کەسە ئاکەن. بۆ یەکێکە لە هەنگاوەکانی بڕیاردان چکە ئینسان تا ڕوئیای نەبێ بڕیارەکانیشی قورسترە بێ و نازانێت چی بڕیارێ بە. زۆربەی جار ئەوانی ڕوئیان نییە ئەکەونە ژێر کاریگەری ئەوانی ترەوە ئەوانی تر کاتەکانی بەکارێنن ئەوانی تر بڕیاری بۆ ئەدەن لەبەرەوەی هیچ ڕوئیاکی نییە. بەڵام کە ئینسان ڕوئیا و ئامانجی هەبوو هەموو بڕیارەکانی چی قورسەکان بن چی سادە و ئاسانەکانی ڕۆژانش بن بە فلتەری ئامانج و ڕوئیاکەی ئەمە ئەڕۆن هەتا بۆ چون بۆ بازاڕێکش یعنی بەو فلتەرا ڕوابزانە تا چەند خزمەت بۆ ئامانجی ئەوە کات خزمەت بەو ڕوئیایی کە ئەو هەیەی لە ژیانی ئەیکا چ جای بگا بە بڕیارە قورسەکانی تر.
بۆیە یەکەم هەنگاو زۆر مهمە ئینسان ڕوئیایی هەبێ بزانە چی ئەوێ لە ژیان ئەوێ لە داهاتوە ببێ بە چی وتمان جیاوازە لە ئامانج خزمەتی ڕۆیاکە ئاکا. خاڵێکی تر کۆکردنەوەی زانیاریە دەربارەی ئەو شتەی کە تۆ ئەتوێ بڕیاری لێبی. بەڕاستی ئێمە کە هەموو جارێ پەشیمانە بین لە بڕیارەکانمان یەکەم شت کە لی پەشیمانی ئەوەی ئەڵێن نەمانزانی زانیاریمان دەربارەی ئەو شتە نەبوو. بۆیە باش وایە بە تایبەتی بۆ بڕارە قورس و مەسیرەکان ئەوانی مەساری ژیانی ئینسانە گۆڕن زانیاریکی باش کۆکاتەوە چی خۆی بێ چی لە دەوروبەریش بێ سێرچ بکە بۆ ئەو بابەتە و بگەڕێ بە دوایە بزانێن چییە. مەسەلەن بڕارە قورسەکانی وەکو جێهێشتنی وڵات وەکو زەواجکردن وەکو بازرگانی بزنسێ ناکری ئەمە بە مدەیەکی کەم بڕارەکە بابێ بەڕاستی زانیاری کۆواتە خاڵی ئاخیر ئەوەیە کە ئینسانەکە ڕاوێش بکە. ڕاوێشکردن زۆر گرنگە بۆ ئەوەی کە تۆ بڕیارەکە ئاسانتر بدەیت و دروستریش بێ. ئەبێ ئینسان لە ناو خێزانەکەیان بێ لە ناو هاوڕەکانیان بێ لە ناو هاوپیشەکانیان بێ چەند کەسێک بناسی و متمانیان پێ بکە کە ڕاوێژیان پێ بکە بەمەرجێ زانیاریان لەسەر ئەو بابەتە هەبێ و دڵسۆزیش بن. دواتر یێتە سەر ئەوەی کە جێبەجێکردنی بڕیارەکە و لە کات و زەمانێک ئابێ بۆی دیاری بکەی کە جێبەجێیەکەی. باشە ئەمانە بەگشتیم چەند هەنگاوە ئەوانن کە بڕیارێکی دروستی لێ. باشە باست لە ڕاوێژ کرد من دواتر دێمە سەر ڕاوێژ بەڵام ئێستا با باسی ترسیش بکەین. ئێمەی مرۆڤ هەر بە سروشتی خۆمان بەشێکمان وە لە سروشتا ڕاهاتوین کە لە بازنەی ئەمنی خۆمان ئەو بازنەیە کە بۆ خۆمانمان داناوەڵین بازنێکی ئەمنە ئەترسین لەو بازنێ دەرچین ڕەنگە بڕیارێکمان هەبێت یاخود لە دڵمانە هەبێت کە بڕیار لەبارەی شتێکەوە بدەین بەڵام نەمانوێت لەو بازنە ئەمنە دەربچین ترسیەوەمان بێ بچینە دەرەوە لە بازنەکە شکست بێنین ترەگە لە ڕووی بزنسەوەیە گەر لە ڕووی هاوسەرگیریەوەیە لە ڕووی خوێندنەوەیە گۆڕینی بەشی خوێندنەکەیەتی لە زانکۆ ئەمانە هەمووی چ پەیوەندێکیان هەیە بە ترسەوە. دەست خۆش بێت تاوان پەیوەندێکی زۆریان هەیە بۆ بڕیارە سادە و ئاسانەکان ئینسان ناترسێ چێ بە بازار جۆرە جلێکە کڕێ مەسەلەن چی جۆرە خواردنێک ئەمانش بڕیارن بەڕاستی بە زەمانە هیچ سترێسێ بۆ ئینسانەکە دروست ناکەن مەگەرێکە ئەوەی لەناو خۆمانە باو زۆر مەسەن کەسێکی واسواز بێ ئەمەی بەسەرا بێ بەڵام بۆ بڕیارە قورسەکان بۆوانەی مەساری ئینسان ژیانی ئینسانە گۆڕن وەکو زەواج و وەکو بزنس و جێشتنی وڵات و هەتا دوایی ترس پەیوەندی هەیە کە لەو هۆکارانەی کە ئینسان ئەترسێ بڕیار بدا ئەوەیە کە شتەکە مستەقبەلیە یعنی پەیوەندە بە ژیانی داهاتووی ئەم کەسەوە ترسی هەیە لەوەی کە ئەگەر ئەم شتە نەبێت دواتر چی ڕوو ئەدا ترسەوەیە کە یعنی بەدیلی نییە بۆ دوای ئەو شتەی کە ڕوو ئەدا ئەم بڕیاری لەسەر نادا ئەترسێ یانەوەی ئەزمموی کەسانی پێش خۆیەتی بۆ ئەو بابەتە بۆ مەسەلەن بۆ نمونە بۆ هاوسەرگیری خوشکێکی برایەکی هاوڕەیەکی ئەزمونێکی تاڵی هەیە لەبارەی ئەوە ئەمیش واتی ئێگا هەمان ئەزمون بۆ ئەم دووبارە بێتەوە کە ئەمە لە ڕاستیە دوورە لە ڕاستیەوە هەر ئینسانێ لە ئینسانێکی تر جیاوازە ئەو شتانشی بۆی یەتە پێش هەتا ئەزمموی شێکا بەسەری شێت جیاوازە لە ئینسانێکی تر هەتا خێزانێک نییە لە خێزانێکی تر بچێت چ جای تاکێک لە تاکێکی تر بچێت کەواتە ترس ڕێگرێ لەوەی ئینسان لەم بازنەی کە تۆ باسی کرد بازنەی ناوچەی پاڵدانەوەی پێڵێن بێتە دەرەوە ئینسان بە ڕیتمێکی ژیان ڕاهاتووە ئەوکو کردەواری ئەڵێ دەستی گرتۆ بە کڵاوەکەی سەری خۆیەوە ڕاهاتووە لەسەر جوڵەکانی ڕۆژانی لەسەر ئەرک و کارەکانی ڕۆژانی لەم بازنەیە ئەخولێتەوە ژیانی ناگۆڕێ هەموو ژیانی دووبارەیە چەند هەلێکش دەرفەتێک ژێتە پێشەوە بۆ ئەوی ژیانی بگۆڕێ چی لەباری کەسێتیەوە بێت چی لەباری بەدەستێنانی کۆمەڵە شتی نوێ بێت لە ژیانیا ئێوێن بازنی لێ تێک نەچێ ئەمە بۆ هەموو ئینسانێک گێتە پێشەوە یعنی ئەگەر لی بگەڕێی هەر لەم بازنە ئەخولێتەوە بۆیە گرنگە ئینسان بزانێ ئەم ناوچی پاڵدانەوە جێ بهێڵێت ڕاستە لەسەر نەفسێتی قورسە سەرەتا یعنی جۆرێ ژیانی تریێتە پێشەوە پێشوازی لەیەکە کە زۆر جیاواز بۆ لە ژیانەکەی تر ئایا ئەمە چی زەواجکردن بێ ئایا چی دەستکردن بە بزنسێک بێت ئایا گۆڕینی شوێنگەی و وڵاتەکەی بێ ئەمانە زۆر گرنگە کە ئینسان زۆر باشە بتوانێت لە ژیان بابینە سەر باسی ڕاوێژکردن باسی ڕاوێژکردنت کرد ئێمە لە کاتی بڕیاردانە ئەگەر یەک
پێخشانەوە بکەین هەر کەسێکمان بە خۆمان کە بڕیارێکمان ویستۆ بدەین ئەچین بۆ لای ئەو کەسەی کە هاوڕایە لەگەڵ من ڕاوێژ بۆ کەساکەین کە هاوڕایە لەگەڵ بڕیارەکەی منە هەمیشە خۆمانە پارێزین لەو کەسەی کە ڕایەکی جیاوازیان هەیە یاخود ڕاوێژێکی جیاوازت پێکەن کامیان دروستە سەردانی ئەو کەسە بکەم ڕاوێژی پێ بکەم کە هاوڕایە لەگەڵ من یان ڕای جیاوازیش وەرگرم زۆربەی ئێمە لە کاتی ڕاوێژکردنان تاوان خۆی ڕاوێژکردن بۆ ئەوەیە تۆ کۆمەڵی زانیاریت لێونە ئەزمون و تیانە ئەتەوێ ئاشکرا بێت و بیزانیت ئەمجا دەست بکەی بەو کارە بەڵام بەداخەوە زۆربەی ئەوانەی کە ڕاوێژەکەن ئەیانەوێ کەسی بەرامبەر بڕیارەکەیان بۆ بە بەتایبەتی لە بڕیارە گەورەکانە کە ئەمە شتێکی زۆر زۆر هەڵەیە ئەم کەسە لە بڕیارە گرنگەکانی ژیانە ئەبێ خۆی تاکە بڕیاردە بەڵام ڕاوێژکردن یەکسان نییە بە سەپاندنی ڕاوێژەکەی ئەو بەسەر خۆتا تەنها وەرگرتنی عەقڵێکی زیادەیە ئەوەی کە تۆ ئێمە حەزەکەین هاوڕابێ لەگەڵمانە و دیارە ئەو ئامانجە زۆر حەزمان لێتی و وەکو پرسە گورگانێک وایە کە حەزەکەین بەرامبەر سەداست هاوڕابێ و یەکسەر بڵێ من بەدڵمەوە ئەو بڕیارە بدە لە ژیانتا ئەمە هەڵەیە نەخێرە بێ خوێندنەوەیەکی منتیقی و عەقڵانی بێ بۆ ئەو ڕووداوە بەپێی ئەزمموی ئەو کەسە و زانیاری ئەو کەسە کە ئێمە ڕاوێژەکەمان پێ کردووە نەک ئەوەی کە ئەشەدومان بۆ بک بۆ ئەو بابەتە چکە دواتر ئێمە هەر خۆمانی لۆمەی ئەو کەساکەین ئەڵێن ڕاوێژمان پێکرد بە هەڵەی بردین ئەبێ ئەو کەسانیشی کە ڕاوێژان پێکرێ وریا بن تەنها ڕاوێژ نەک بڕیار بن بۆ بەرامبەرەکەیە ئەو کەسانش مواسەفاتیانەوە بێ کە ڕاوێژان پێەکەین کەسانی دڵسۆز بن چکە هەیە زانیاری لەسەر بابەتەکەی بەڵام دڵسۆزی تۆ نییە جاری وایە حەسوودیەک لەو کەسا هەیە بەرامبەر ئەو کەسە دواتر ئێمە هەستی پێەکەین ئەڵێن مەبەستێکی تری هەبوو سیفەتێکی تر ئەوەیە کە زانیاری لەو بابەتە هەبێ ینی بەداخەوە خەڵکی ئێمە ئێستا لەسەر هەموو شتێک ڕاوێژ هەیە ئۆتۆمبیلێکە کڕی خانوویەکە گۆڕی نە ئەزمموی هەیە نە شارەزای هەیە ڕاوێژی خۆی ئەیە و زۆر بە دڵنیاییش قساکە لەسەر ئەو بابەتە و ئێمە ینی بوونەوەرێکی دەوروبەرەکەمان تەئسیری لەسەر ئێمە هەیە جاری وایە یەک ڕستە ژیانی ئێمە گۆڕێ یەک ڕستەوە لە ئێمەکە بڕیارەکانمان بگۆڕین بە جۆرێکی تر بۆیە ینی ئەو کەسی کە ڕاوێژەیە بێ ئاگاداری ئەمە بێ کە ئەم کەسە تەئسیری تێکە و ئەو ڕائیکە تۆ بەردەستی ئاخی ئەو کەسەشی کە ڕاوێژەکە بێ بزانێن کە لە بڕیارە گرنگەکانی ژیانیا خۆی تاکە بڕیار دەربێ لە کۆتاییە دوای ڕاوێژەکە نەک ئەوەی کە ئەوانی تر بڕیاری بۆ بدەن کاک لەر هەندێک کەسیش هەیە کە لە کاتی بڕیاردانە ڕاوێژ بە کەس ناکات دەڵێ ژیانی خۆمە من باشتری لێ ئەزانم و ئەوەی کە خۆم بمەوێ ئەیکەم تەنانەت ئەگەر کەسانێکیش هەبن بیانوێ ڕاوێژی پێ بدەن و هەندێک ڕێگەیشی پێنیشان بدەن دواتر ئەم جۆرە کەسانە وەکو ڕاهێنەرێکی گەشە پێدانی مرۆیی چۆن دەیان بینن کەسانێکن کە سەرکەوتووە بن لە کارەکانیان یاخودنا طبعا نسبیە هەندێک جار هەندێک کەس ڕاوێژ ناکە و پرس بە کەسانی تر ناکە سەرکەوتوش بووە لەو بڕیارەیە بەڵام بەعامێ و بل هەنگاوەکانیشا بە ئاسمان کە ڕاوێژکردن شتێکی زۆر باشە هەتا لە دینی ئیسلامە وەکو ئەمرێ پێمانەڵێ کە شاوەرە بکەن مشاوەرە بکەن بە دەوروبەرتان لەبەرەوەی ئێمە کۆمەڵێ شت ئەزانین لێمان دیارە لای کەسانێکی تر شتێتریان لێ دیارە کە ئێمە پێی نازانی و پێی پێ نابین بەڵێ گرنگکە ڕاوێژ بکرێ ئەوانەشی کە نایکەن تەواان هەموو کەس ئازادە بەڵام دواتر ئەبێ هەر خۆیان مەسئولیەتی ئەوە بگرن ئەستۆ کە لەو بڕیاری کە هەڵەیە لە ژیانیانە یانە یاخود پرسیان بە کەس نەکردووە ڕاوێژکردن وەکووتم یەکسان نییە بۆی بڕیار بۆ تۆ باتەوە ڕێ وەرەگری لەو کەسەی کە ئەزانی کە شارەزای لەو بابەتە هەیە و ئەمینیشە دڵسۆزە زۆر باشە من یەک پرسیارم بە کورتی هەیە کە دوا پرسیارە ئەوژەوەی کە ئەم گفتوگۆیی کە لە نێوان من و جەناب چاکرا بۆ ئەوەی کە بینەر بزانێت بڕیار بدات لە دواتر بۆ ئەوەی کە کەسێکی سەرکەوتوو بیان لە پرۆژەی لەو کاری کە ئەیکات ئەو هاوسەرکردی کە ئەیکات سەرکەوتوو بێ سەرکەوتن چییە بەچی ئەوترێ سەرکەوتن طبعا پێناسە زۆر کراوە بۆ سەرکەوتن جا لە بەدیهێنانی ئامانجێکە یان شتێک دەسەخین لە ژیانە
بەڵام بەڕەئی من سەرکەوتن لە ژیانە ئەوەیە کە ئینسان بە هاوسەنگی و هاوسەنگی ڕاگرێ لە ڕەهەندەکانی ژیانیا تا ئەو کاتی لە ژیانیا ماوە مەسەرەن لە لایانی تەندروستیەوە لایانی خێزانیەوە کۆمەڵایەتیەوە پاشان پیشەکەی و ئەو پسپۆڕەی کە کاری لێەکە ئەگەر ئینسان توانی لەم شتانە هاوسەنگی ڕابگرێ بە شێوەیەکی ناڵین 100% یەکسان بەڵام لایەکیان پشتگوێ نەخا لەسەر حسابی لایەکی تریان ئینسانێ زۆر پسپۆڕە زۆر شارەزای لەو بواری کە ئێستا کاری لێەکە بەڵام سیرەکەی لە ڕووی خێزانیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە تەواو لە فەشەلێکی گەورایە و بەردەوامیەتە دواوە کەواتە ئەمانەی بڵین سەرکەوتن لە ژیانە ئەوەیە هاوسەنگی ڕاگرتن لە نێوان ڕەهەندەکانی ژیانە و بە تایبەتی لەو بواری کە تۆ حەزت لێتی کە تۆ هەڵە بژارد و ڕەغبەتت لێتی ڕۆژ بە ڕۆژ ئینسانەکە بەرەو پێش بچێت ئەمە پێی ئەڵێن سەرکەوتن بەنسبەت یەکێتر و جیاوازە لە یەکێکی ترە هەیە لە شتێکا سەرکەوتووە هەیە لە شتێکی ترە ئەوکو گارنە دەروناسی گەورە ئاڵێ جۆری زیرەکەکان جیاوازە هەیە لە پەیوەندی کۆمەڵاتەکانە زیرەکە بێ پەرە بەوە بە هەیە لە با بڵین ڕەوان بێژیە زیرەکە ئەبێ کەسێکی وتار دەربێ یاخود کەسێکی پێشکەشکار بێ حتا جۆرەکانی زیرەکی بۆ حەوت جۆر دابەش کردووە کە ناکرێت ئێمە بە تەنها بە جۆرێک زیرەکی بڵێن ئەمە کەسێکی سەرکەوتۆ زیرەکە ئەبێ ئەمە بدۆزرێتەوە تەمام ئەمە پرسێکی گەورەیە لە پەروەردەوە دەست پێکە لە خێزان و دەست پێکە ئایا ئەم سەرکەوتنی ئەم مناڵە لە مناڵیەوە چۆن شتی بۆ بڕەخسێ و چۆن پێی بەرێ بەوەی کە توانایەکی هەیە لە داهاتووە ببێ بە کارکتەرێکی بەهێز لەو بوارە کەواتە زۆر باشە ئەوە دەرگای بابەت و تەوەرێکی دیکەمان لەگەڵ جەنابەت کردەوە بۆ جارێکی دیکە کە بووی بە میوانمان سەبارەت بە سەرکەوتن قسە بکەین سپاس دەکەین دلێر عومەر ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی لەبارەی هێزی بڕیاردان و هەنگاوەکانی سەرکەوتنە بەیانیە لەگەڵمان بوویت و گفتوگۆمان کرد سپاس سپاس بۆ ئێوەش سپاس بۆ بەرنامەکەتان با سەردانی گوندی سەرگەت بکەین کە لە گوندی سەرگەت ئاشی ئاو دووبارە وەک ساڵانی پێشوو کاری پێ ئەکرێتەوە ئاشەکە بەهێزێکی زۆری ئاو کارەکات و گەنم و جۆی پێ دەکرێت بە ئارت ئەم ئاشا لەلایەن گەنجێکەوە کاری پێدەکرێت و دەڵێت ئەو تام و چێژەی لە ئاردی ئاشتی ئاودایە لە ئاشەکانی دیکەین ئاساوی ئاویش ماچە ئاساوی ئاوی قەریم هاردیشە بە ئاسا هاڕێنێ بە ئاساوێەوە کە جتەوەنی و بەتەوەنی و بەها ئاوی کارکەرو ئی ئاساوە ئەوەڵ قسمەتەوەش هەن مەخزنەوە ئاوینە کە سەرنەسارش ماچا بە هەورامی جاشون سەرنەسارەکەیرا چێگەنە بۆریە 6 میتریە هەنە کە پێنە زەختێ ئاوەکەی وەشکەر و پێینێ ئاوەکی زەختێوەش بب و پەروانەکە وارۆ جاداش پەروانەکە هور سووریا ئی تەوەنی سەری هور سووری و گەرمەکە بین و ئی دۆ تەوانینە با بەهاردی ئامێرەکان یا هەر شتێک بۆ پێداویستیەکانی مرۆڤە بۆ پێداویستەکانی بەشەرە جا ئەمە بۆ هار بۆ گەنم هاڕین بەکارهاتووە جا نان گەنم قوتی غاڵبی بەشەرە بخصوص لەم گوندا لەم منطقا جا ئەمە بۆ زەروریترین شتی بەشەر کە نانە بەکارهاتووە بۆ گەنم هاڕین ئەم گوندە چەندانە ئاشی تیا بووە وەلی ئەمەیان کە هەر لە جێی ئەم ئاشە بووە کۆن بووە یعنی تەواو خراو بووە گشت ئەسن نەما بوو جا ئەم کاک حاجی تاهرە کە جێی سپاسە جێی ڕێزلێنان ئەمە تواشای ئەو فروشگا و مەرکز خەریدانەکەین
مرۆڤ گەڕاوەتەوە بۆ شتی سروشتی جا ئێمە لەمە سروشتیتر کە گەنمەکان لەم منتقا دروست بکرێن و هەر لەوێ بەهاڕین و بکەنێتێت ئەمە باشترین و سالمترین یعنی بۆ بەشە سالمترینە بە نەزەر من. بەڵێ بینیمان کە زۆر جار خەڵک بۆ یادەوەری کۆنەکان دەگەڕێتەوە بەکارهێنانی کەلوپەلە کۆنەکان دەگەڕێتەوە بەڵام لەلایەکی دیکەوە دنیا بەرەو پێشکەوتن دەڕوات دەبینین دیزاینەکان شیاوازیان گۆڕانکاری بەسەر دێت و تەنانەت ئەندازیاری لە بەشێکی ئەندازیاری هاتوانین بڵێن دیزایانی تەلارسازی نوێ هاتۆتە پێشەوە کە ئەم بەیانیە سەبارەت بە دیزایانی نوێ و ئەندازیاری دیزاینەری تەلارسازی قسە دەکەین ئەوش لەگەڵ سۆما سەعید لە نەرویج کە دیزایانی تەلارسازی و هەروەها گونجاو لەگەڵ مۆدێلەکانی سەردەم ئەنجامەدات. ئەم کاتت باش و بەو هیوایی کە شاد بیت دڵێکی ئارام و ئاسوودەت هەبێت. سۆماخان بە سەبارەت بە دیزایانی سەردەمیانە قسە بکەین. گرنگترین هەنگاوەکانی دیزاین چین کە ئەگەر کەسێک بیەوێت دیزایانی ماڵی خۆی بکات چ لە ڕووی تەلارسازی بێت چ لە ڕووی ڕێخستنی ناوماڵەکەی بێت؟ طبعا پێشەکی زۆر سپاس بۆیەوە. طبعا دیزاینکردن و واتە بریتە لە توانم بڵێم مەبەستی سەرکی دیزاین بریتە لە گۆڕانکاری و باشترکردنی کوالیتی شێوازی ژیانمان بۆ ماوەیەکی درێژخایان. طبعا ئەم پرسیارە زۆر جارێ ڕوبەڕوومانە بێتەوە کە چۆن ماڵەکەم دیزاین بکەم و هەنگاوانە چین کە ئەتوانم بیکەم بۆ ئەوەی بتوانین بە ئاساترین شێوە طبعا بۆ یان ئەتوانی داوای یارمەتی لە کەسێکی پرۆفشناڵ بکەیت تەلارساز یان ئەتوانی یان بڵێن دیزاینەر یان ئەتوانیت خۆت هەنێ هەنگاو هەیە بەکاری بێنی وەکۆی بۆ نمونە یەکەم هەنگاو گرنگترین هەنگاوەیە کە بتوانی پێویستەکانی تۆ چییە و تا سێرچی پێویستەکانی خۆت بکەی بزانی بۆ چیم دیزاینە بەکارێنی بۆ ئەتوێت چه ستایلێکی هەبێت چی ئەم شوێنە بەکارێنی ئەمانە هەمووی زۆر زۆر گرنگن. دواتر کاتێککە ئەمانەت هەمووی دۆزیەوە و ئەزانی بۆ چیمە بەستێ بەکارێنی تو چ جۆرە ستایلە بەکارێنی و کاتاتوانی ستایلەکە دیاری بکەیت. طبعا جۆری ستایل زۆرە لە بواری دیزاینە کە ناوی بۆدانراوە و دنیایەکی تر ستایلمانەیە کە ناوی بۆدانراوە بۆ ئەوەی بتوانانی کە تۆ ئەو دیزاینێکێکی دیزانێکی سەرکەوتوو بێ ضرورە ئەو ستایلێکە ئەیکێ بگونجێ لەگەڵ بارودۆخ و حەز و ئارەز و کەسایەتی تۆ خێزانەکەت. طبعا ئەمە بۆ بە ئێستا باسی ماڵەکەین بەڵام ئەمە پرینسیپانە بۆ هەموو شوێنە گشتەکانی شەبێگە تۆ دیزاینی هوتێلە بکەی یان ڕێستۆرانە بکەی بە هەمان شێوە. کاتێکە دیاریکردنی ستایلەکان زۆر زۆر گرنگە بەڕاستی ئەگەر و کەسانێک ئەکسسیانەیە بۆ کۆمپیوتەر ئەتوانن ئەوە بەکاربێن ئەتوانن لە ڕێی بەکارێنانی مۆد بۆرد یان ئینسپیرێشن مۆد بۆرد ئەم شتانە بەکار بهێنن یانیش ئەتوانن خۆیان بە شێوەیەکی و ترادیشنال ئەو بەڵێ. باش خاتە سۆما من کەمەوە بەرباسی ئەو ژیانم کرد کە خەڵک حەزەکە بۆی بگەڕێتەوە لە کەلوپە لە کۆنەکان و بەکارهێنانی ئەو شتانی کە هەیە. دەمەوێت لە ڕووی دیزانیشەوە بزانم ئایا مەرجەکە دیزاین لەسەر ترند بێت و دیزایانێکی سەردەمیانە بێت یاخود دیزاینکردن ئاساییە ئەگەر بینەوە سەر فۆلکلۆرە کۆنە کوردیەکەی خۆشمان؟ طبعا زۆر زۆر ضرورە ئەنی هەموو وڵاتێک هەموو کللتورێک تایبەتمەندی تەلارسازی و دیزایانی خۆی هەیە کە زۆر ضرورە ئەو ڕەسەنایەتی ئەو وڵاتە و کللتورە بمێنێتەوە ئەگەر چی نوێژینەوە تازەکردنەوەش ئەکرێ بەڵام زۆر ضرورە ئاگامان لە ڕەسەنایەتی و ئەو شێوازە بێ کە پێناسی ئەو کللتورە ئەکات چونکە هەر وڵاتە و شێوازێکی خۆی هەیە کە پێناسی کللتورەکەی ئێکا و چیرۆکی مرۆڤایەتی ئەو وڵاتە ئەگێڕێتەوە. لەگەڵەوە ئێمە بەرەو مۆدرنیسێری نەچین بەلەو تازەگەری ئەچین ئاساییە بەڵام ئەمەش تەوان ئەکەوێتە سەر لە ڕووی سایکۆلۆژیەوە سەر کەسەکان تا چ ڕادەیە کەسەکەیەوە کە حەزی بە دیزاینێکی مۆدرن و تەلارسازێکی مۆدرن و سەردەمیانە هەیە تا چ ڕادەیەک حەزەکان لە بوارێکی کلاسیکی و مێژوویەکی کۆندا بێنێتەوە. ئەمانە هەمووی بەڵام هەرێمی کوردستان لە دیزایانی تەلارسازی لەکوێی دنیاە ئەخۆ تا چەنە توانراوە لەگەڵ نوێترین دیزاینەکانی جیهان بگونجێت؟ سۆماخان بۆیە ئاوا خێرا پرسیارەکان لەکەم چکە کاتێکی کەممان ماوە.
ئازانم ئاساییە طبعاً وەکوتم هەر دیزاین و تەلارسازیەک پەیوەندێکی زۆری بە کۆمەڵگە و بە کللتورەوە هەیە هەر کۆمەڵگە و کللتورە دیزاین و شێوازێکی تایبەتی خۆی هەیە و ئەمە طبعاً لە ڕووی ئیشکردنیشەوە وایە بۆ نمونە ئێستا من لێرە ئێمە لەوانە سیستەمێکمانەیە کە بەکارهێنە نەرویجا لەگەڵ لە کوردستان شێوازێکی دەبێت ئەمە هەڵەوڕاستی تیانە هەر وڵاتە و شوێن بە شێوازێکی شەکە ئێمە لێرە بۆ نمونە بچووکترین گۆڕانکاری لە نەخشەی خانوو یان لە کاتی دروستکردنی ماڵەکانەکەیکەین ئەبێ شارەوانی ئاگادار بێ و بۆ ئەمەش ئێمە هەڵەسین بە ئەو ڕسمە تەلارسازیەکان بە هەموو ئەو فۆرم و دۆکمنتێشنانەی کە پێویستە و ئینەرین بۆ شارەوانی هەتاوەکو قوبوڵی ئەو کەیسە بکات هەتا ئەو نەتوانێت هەتا شارەوانی قوبوڵی نەکا ئێمە ناتوانین بە هیچ شێوە گۆڕانکاری لەوەیە بکەین کە ئەمە سیستەمێکی زۆر باشە بەڕای من هەم لە ڕووی ئەوەی کە ئەتوانم بڵێم کە متمانەیەک دروستەکە لە نێوان شارەوانی و هاوڵاتیان و هەم لە ڕوویەکی تریشەوە ئەزانی کە شارەوانی تێڕوانێکی گشتی هەیە بەسەر هەموو ئەو پرۆژانێ ئەگە گەورە بەیان بچوو کە بەڵام گرنگە کە شارەوانی تێڕوانێکی گشتی هەبێت تەبان نازانم سیستەماگە لە کوردستان هەبێیان نا بەڵام بەڕای من سیستەمێکی زۆر باشە کە بتوانن هەبێ لەوێش باشە خات و سۆمە تا چەندە تۆ توانی وتە وەکو خانمێکی دیزاینەری ئەندازەیی تەلارسازی کە لە نەرویجی بۆ هاوڵاتیانی کوردستان هاوکار بیت بە نوێترین شێوازەکانی دیزاین ئاشنایان بکەیت طبعاً من لە ڕێی پلتفۆرمەکانی خۆمەوە وەکو سناپچات و ئینستاگرام زۆر هەوڵم ماوە و زۆر یارمەتی خەڵکی ماوە کە ڕسمی ماڵەکانیان نێرن نەخشی خانەکانیان نێرن و هەروەها لە ڕێی پلتفۆرم و هەروەها لە ڕێی پۆستانەشی کە خۆمێکم لە ئینستاگرام و سناپچاتەوە هەوڵێم زانیاری ڕاست و سەلمێنرا و لە ڕێی ئەو پلتفۆرمانەوە بڵاو بکەمەوە و ئەمە جگە لەوەی کە لە کاتی ئیشکردنی شابڕاست کە ئیشیان بۆکەم بۆ کوردستان بە تایبەتی بە ئۆنلاین ئەتوانم کە بڵین ئەو داواکارێنێک ئەوان هەیە لە بە تایبەتی کاتێک دیزاینەکانیان بۆکەم زۆر حەزیانەکە کە ئەساسانی کە لە دیزاینەکە بەکارێنم بۆیان هەمان ئەساس بێت بەڵام نەمەتوانی بەڕاستی پێشتر بەس ئێستا خۆشبەختانە لەبەرەوەی کۆنتراتێکی گەورەم کردووە لەگە براندێکی گەورەی نەرویجیا ئەتوانم کاتێککە دیزاینەکەم بۆ هەر کەسێک ئەساسەکانیشان بۆ بنێرمەوە کە ئەمە بەڕای من شکە داواکارێکی زۆری لەسەر بوو پێشتر و هەوڵێکی زۆرم ماتاوکو بتوانم یارمەتیان بەم لەو بارەیەوە وەکوتریش من ئەوەی کە ئەیبینم کە زۆر بەکەمی دیزاین بە کوردی باسەکرێت لەبەرەوەی دیزاین بە کوردی هەتا ئێستا نەما بۆ من خۆشم بە کوردی دیزاین نەخوێندووە بۆیە من هەوڵێم بە زمانی کوردی بتوانین ئەو دەستەواژە و مەسەڵەحانی کە بە ئینگلیزی خوێنینەوە بتوانین بە زمانی کوردی هەمان بێت زۆر بە تایبەتی بۆوانێک کە دیزاین خوێنن زۆر سوودیە بێت بەڵێ سپاس بۆ سۆما سعید ئەندازیاری دیزاینەری تەلارسازی لە نەرویجەوە لەگەڵمان بوویت سپاس بە هاتینە کۆتایی پرۆگرامی هەمڕۆمان بەم بابەتەی کە ئەمە کۆتا بابەتمان بوو بۆ هیوای کە پرۆگرام بەدڵی ئێوە ببێت